بۆی هەموو لایەک بزانن هەر ئێمە فراکسیۆنە کوردستانیەکان دژی ئەو پرۆژەی بودجەی 2010 لەبەر ئەوەی بەزەقی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان پێشێل کراوە و ئێمە تێبینی خۆمان پێشنیارەکانی خۆمان ڕەخنەکانی خۆمان هەمووی ئاراستە کردووە ئەوە یەک دوو ئێمە کارێکی تریشمان کردە ناو پەرلەمان ئێمە نەچوینە ناو هۆڵی پەرلەمان بۆی ڕێژەی یاسایی تەواو نەبێ پرۆژە یاساکە نەخوێندرێتەوە هەر ئێمە نا لایەنە سونیەکانیش ئەوانیش لەبەر ئەوەی پارە بۆ ئاوادانکردنەوەی ڕوومادی و سەلاحەدین و مووسڵ و ئەوانەدا نەکرا بوو ئەوانیش نەچوونە ژۆرێ بۆیە نەتوانەوە بەشێکیش لە خەڵکی بەسڕا و ناسریە و میسان ئەوانیش گلیان نەهەیە بەوەی کە پارەی پترۆدۆلاریان بۆ تەرخان نەکراوە ئەو شوێنانی کە بەرهەمی نەوتیان زۆرە واتە نیگەرانیەکان لەسەر پرۆژە بودجەی 2010 لەسەر تاسەری عێراقا بەڵام ئێمە فراکسیۆنە کوردستانیەکان کە یەک دەنگ بووین و سونەکانیش لەگەڵ ئێمە نەچوونە ژۆرێ نەخوێندرا واتە نەبووە بە ماڵ بەسەر پەرلەمان ئێمەش کە تێبینیەکانی خۆمان نووسیوە ومێت دەکەین لە بەرچاو بگیرێ ئەوەی کە هەیە ئێستا ئەو دژایەتیکردنەوەی پرۆژەی بودجە هەیە وەکو لە فراکسیۆنە کوردستانەکان هەیە و لایەنە سونیەکانی ئەگەر بەردەوام بێ یانەوە تا ئەبێ حکوومەتەکە پێداچوونەوە بکات و هەمواری بکاتەوە چاچی بکات بە پێی خواستەکانی خەڵک یانەوەتە هەر پەسەند ناکرێ ڕەنگە لە کۆتاییدا پرۆژەی بودجەی 2010 هەر پەسەند نەکرێت چکە بەڕاستی خراپترین پرۆژەی یاسای بودجە لە ساڵانی ڕابردوو کە دەرچوو بێ ئەوەی 2010